بۆچی بڕیارە داواز بێنی و کەلوپەلەکان سوڵان بەخێر بن سەر چاوم وڵا ئێوارێ ئەو پێداویستی شتانێک کە هەم بوو هەندێکم نەمابوو هەندێکم مابوو ئەوەی کە هەم بوو بەکەلێکەوە نەدەهات بیدەمە کەسێکی کەش بەکاری بینێ سوستاندم هۆکارەکەشی ئەوەیە من غەواسێکی خۆ بەخشم هەتا ئێستا لە ڕووم نەهاتیە پارەی یەک پاکەتش لە خاوەن جەنازە وەربگرم ئەوەی کردی تشم لە خوا کردم تەبعاً ئەوە هەر لە خوا کرا تقریبا 21 جەنازێک بەس ئەو ساڵ دەرمان کردیە 300 کەسم بەخوای بە زیادە و لە خنکان ڕزا کردی لەو ئاوە پێداویستەکانم نەما ینی ناکرێت و بەلەمە مەچینێ غەواسە سۆندەی غەواسە بتڵە ئۆکسسیجینە ئەو شتانە هەمووی شتی سەرچین سارێکم پێ دەپستۆنە بنزینی دەوێ و ئەوەی کە کردمەوەندێکە لەخوا ئەوە کەس توانام نەمەق لە معاشێکم هەیە ڕەتی بەوە نییە بە ئیشی غەواسی پێشمەرگاتی بای ماڵم داڵەکەی خۆم ناکە بەخوای منش وەگە ئەو خەڵکە لە خۆم دادنیشم لە ماڵە دەچم کرێکاریش خۆم دەکەم مەسرەفی ئەو تەرمانەی کە دەردێنان هەمووی لەسەر ئەرکو شانی خۆ ئەرێ وەڵڵا ینی ئێستا هەر بۆ نمونە لە جەنازەی حەمرین و لە جەنازەی بەسرا نزیکی 500 دلار دەکە 750,000 سەرف کردی ئێستا حسابم کردی هێشتا معاش ناتێ معاشی مانگی دوازدە ناتیە حسابم کردی قەرزار دەمەوە لەسەری یعنی ئەوەی کردمان لۆخوا کۆتایی هات ئێستاشی لەگەڵ بێ دەنگدارێژ زۆری هەبوو کە ڤیددیۆمان بڵاو کردەوە ئێستاشی لەگەر بێ من پێداویستی هەبێ پێداویستی تەواو هەبێ خۆم جسمی خۆم بە مانگ لە ناو ئابم احتیاجە بەلامەوە وەکو لۆخوای گەورە بە سەرچاو بەڵام وڵا پێداویستی نەبێ ناتوانم چکە ئەوە دەیەوێ کایزانە تووشی هیچ نەخۆشێک بۆتیەوە لەوتی کە دەچێناوە و تەرمی خەڵک دەردێنی بەڵێ ئەمە نەرێ وڵا تووشی فەقەرات و ئینزلاقوانە بووم هەر ئیناو ئاوی سارد و لێرەوەش لەو مایکە ئێوەش دەرێم هیچ بەرپرسێک نەما لێ چێتی لە پارتی من طبعا لۆ خوای دەکەم ئەو جاش تەکلیفیان لێم کردی و قسەیانم نشکاندی بۆیانم کردیە دوای ئیشەکە کە تاوا دەبێت نادناسن یعنی تەلەفۆنیشیان لۆکەی نادناسن ئەمرش لەو مایکە و پێیان دەرێم ئەو ساڵدا بێ هەر تەلەفۆنێکم لۆ بێ بەس برێ من فرانە کەسم فرانە مەسوولم لە دوی تەلەفۆنەکە بلۆکی دەکەم هیچ مەزاری تیانە چکە ئەوان بەرپرسن لەو شارە حەق بوو بەلەمێکە مەچینێکە ینی هەر شتێک بێ جێبەجێیان بکردووە هەموو مەسروفاتی 15 ساڵی من ناکە تەنکەرێنەوە کەوان دیبن ینی تا ئێستا هیچ لایەنێک ناتە بەتەم داواکارێکەوە هاوکارێک بکە یاخود ئەو کەلوپەلانێک کە پێویستە بۆت بکڕێت کاکە لایانی ئێستا چیانی هەمووی لە ناوبانگە هەر مەسوولێک دەبینی یان هەر شتێک بە دەوڵەمەندێک کۆمپانیایەک دەلێزانە من پێداویستی لۆ دەکەم بەڵام ناوم بینێت لە کۆمپانیا لە مایکەکان ناوم بینێت ینی هەموو خێری ریایی هیچی نەبوویتەوەی کە کابرا لۆ قیامەتی خۆی بیکە ئەمە لەو مایکەوە دەرێم ئێستاژەوە دووبارە و سێبارێکەم و خێرخوازێک شتێک هەبێ پێداویستەکان جێبەجێکە بە مانگژە ناو ئابم بەلامەوە ئاساییە و لە خزمەتدادم باشکەزانە لەوەتی کە ئەم کارە دەکەیت تا ئێستا چەند تەرمل لاوەکانی کوردستان دەرێناوە بە قورعان بزەبت عەدەدەکەی نازانم هەمووی بەس ئەو ساڵ لە 21 جەنازە بەشدار بووین ینی هەر زۆری خۆمان دەرمان کردیە نزیکی 300 کەسم زیاتر لەو پاکانی تەختەق لە خنکان ڕزگار کردیە 300 کەسێک باشە کە دەچی بۆ دەرێنانی تەرمنەوە ئەوانە هەر خۆت بەتەنای یاخود ستاف لەگەڵە نا من ئێستا بە ئەوەش باز بکەین من هەر لە مقڕەکەی خۆم پێشمەرگەیان داوە پێم لێرانش ئەمیت یاسین دەربەندی ئیش پێشمەرگەیشی دا پێم بەردەستیم دەکەن ینی بەس بەردەستی بەڵام ئەوانش هە لەسەر منن ینی بۆ من ئەوان دەسم دەچین و ڕێگەیەشی دوور بۆ نمونە دەچین بۆ سلێمانی لە ڕێ لا دەدەین ناخواردنەکان لەسەر منە یعنی تەواو بێتاقەت بووم ئەوەی کردمان لەخوا کۆتایی باشە کولفە و مەسرەفی دەرهێنانەوەی تەرم چەندە ینی سەبوونە خۆتەکە تەرمێک دەربێنی چەند مەسرەفەکەەوە پێداویستانەکە هەتە عزیزم مەسەلە تەرم ئێستا تەمشایکە عەرەب ڕۆژی بە ملیۆنێ دەگەڕێ هەیە بە سعاتی بە ملیۆنێ دەگەڕێ لە بەغدا و بەسرا و غەواسانێ ئێستا لە بەسرا بووم دە ڕۆژ بوو منداڵێک خنکا بوو هەرکوی گەشتێ بە سعاتە جەنازەکەمان دیتەوە لە خۆی سەر ئاو کەوت ئەوەی نەمابوو برین لە بن ئاو بگەڕن خۆی سەر ئاو کەوت لەوێ غەواسەکان زۆری پرسیارم دەکرد دەگوت هەیە ڕۆژی 250,000 هەیە ینی هەم بە پارە دەگەڕن تەنها و تەنها منم بە خۆبەخشیەکەم ئێستا غەواسەکانی حکومەتی خۆشمان هەمووی مانگانم پارێکی خیالیان و سەر دەکەن لۆ مەسرف و لۆ ئەشیاکردین و هیچ شتێکیان نەقستان نییە ئەوەی منش ئێکاکە تو بەلەمێ دەکڕیت چوپێکە 2 ساڵ ئیش دەکە ساڵێک ئیش دەکات لە دارێک دەکەوێت بارکردن و داگرتن عەدەم دەبێ یاخۆ تو ناکری هەموو ساڵێکەش بری وڵای ئەوم دەوێ ئەوە دەبێ یەک جار دەوڵەمەندێک یان خێرخوازێکی گەورەیانەوە تا حکوومەتێک شتێک پێداویستی کاملت بۆ جێبەجێکە بای 10 ساڵێک دەبزانە شەو ڕۆژ دەبن ئاو دەبمیانە هیچ کەسێک نییە ئێستا پێداویستەکەشی دۆ جێبەجێ بکەی بەخوا ناتوانێت دە ڕۆژماڵمدارەکەی بەجێهێلێ مار من جەنازە هەبوو لە خەبات 31 ڕۆژ بەدویەوە بوویم 31 ڕۆژ دەبەرە تو 31 ڕۆژ سیارەکەم بردیە لە بەنزیخانە پارەم پێنەوە بەنزیتەکەم چاوەڕێم کرێت تا پارەم دوهاتیە داواکاری چیە کاک زانەژێت وەڵڵا داواکاریم هەر ئەوەندی ئەگە پێداویست شتەکان جێبەجێ ببێ
ئەوە سرم پێونی بەخوای ئەو خێرە بەدەست هەموو کەسێک ناکرد خزمەتکارم وەگە جێبەجێش نەکرێ بەخواگە و عالم لە خۆم لە مالەدا دەنیشم بە دیار معاشەکەی خۆم